بە دیار فرۆشتنی گوڵەوە فەراخەکانی ژیانی پردەکاتەوە. کڕیارەکانی ئێستا گوڵشنی گوڵفرۆشی پێدەڵێن چونکە چەند مانگێکە گوڵ دەفرۆشێت لە قەزای سەید سادق. بەهۆی لەدەستدانی قاچەکانی بە ڕووداوێکەوە توانای ڕێکردنی نەماوە، بەڵام توانە ورە بەرزیەکەی ژیانی بە خۆیەوە سەرقاڵ کردووە. گوڵشەن خوێندکاری 11ی زانستیە لەگەڵ ئەوەی خەمێکی قوڵ لە نێو دڵ و ژیانیدایە، بەڵام هەمیشە بە ئومێدەوە لە ژیان ئەڕوانێت لە نێو هاوڕێکانیدا بە کەسێکی ڕووخۆش و قسەخۆش و بە ڕەوشت ناسراوە. کۆڵنەدان و هیوای بە ژیان وای لە چەندین هاوڕێی کردووە کە جارێکی تر بگەڕێنەوە بۆ خوێندن. بیرۆکی دانانی ئەم دوکانە حەزم لێی بوو کارێ بکەم، وەک هەر کەسێکی تر لەم کۆمەڵگا بتوانم بژێوی خۆم ئەو شتانی کە ڕۆژانە پێویستم پێێتی بۆ خۆم دابینی بکەم و چاوەڕێی دەستی هیچ کەسێک نەکەم. هۆکارێکی سەرکی خەونێکی من هەیە کە ئەمێ بەدی بێنم، ڕەنگە و خەونە زۆر خەیاڵی بێ، بەڵام منەوێ بیکەم بەڕاستی کە بتوانم لە ڕێگەم ئیشەمەوە پەری پێ بدەم. من 9 ساڵە چاوەڕێی ئەوم کە چارەسەر وەربگرم کەواتە توانم نۆیکەی چاوەڕێ بکەم بە پارەی چارەسەرەکەم بۆ خۆم توانم دابینی بکەم. گوڵشەن جگە لەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام لە پێناو بژێوی ژیان و بە ئومێدی کۆکردنەوەی داهاتێک بۆ ئەوەی ڕۆژێک بتوانێت چارەسەری قاچەکانی پێی بکات، سەرقاڵی گوڵفرۆشتنە و ڕۆژانە لە هاتن و بردنەوەی چەند هاوڕێیەکی هاوکاری دەکەن. بەتاکید ئەو مشتریانی کە دێنە لای من یا تازە دەستگیراندارن یا تەمەنێکی تازە پێگەشتویان هەیە، هەم لە کوچ هەم لە کۆڕ پێم وایە زیاتر کوڕەکان دێن بۆ لامان. یعنی من نازانم جیاوازیەک نابینم لەوەی بە مرتاحی و شتێک کە یانەوێت اختیاری ئەکەن و زۆر پاڵپشتی من ئەکەن. هەنێ جار کەسەکە دێت جوانترین دیاری لەم دوکانەی من ئەکرێ لە کۆتایە پێشکەش خۆمێکاتەوە. ئەوە گەورەترین پاڵپشتی گەنجەکانی سەید سادقە بۆ من. ئەوە زیاتر وام لەیەکە کە من پەرە بە ئیشەکەم بم، زیاتر وام لەیەکە هێز توانم پێدا. گەرچی دکتۆرەکان بە گوڵشنیان وتووە قاچەکان و چاک دەبێتەوە، بەڵام 12 دەفتەری تێدەچێت. ئەویش گەرچی لە توانای دانیە ئەو پارەیە بدات، بەڵام هانا نابات بۆ کەس و گوڵشنی گوڵفرۆش دەیەوێت لە دوکانە بچووکەکەیەوە خەونە گەورەکەی بەدی بێنێت. ئەو چاوی لە هەوڵ و ماندووبوونەکانی دەستی خۆیەتی تا هێز بۆ قاچەکانی بگەڕێنێتەوە، بە نیازیشە لە داهاتوودا دوکانەکەی گەورەتر و فراوانتر بکات. سوەی محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، سەید سادق.